ڕووداوەکان وەک خۆی دەنووسینەوە. لە ناو دڵی ڕووداوەکان ئامادەین و سەڵ لە هیچ ڕێگریەک ناکەینەوە. وێنەکانیش وەک خۆی پیشان دەدەین. ئێوەش ڕاستیەکان وەک خۆی ببینن. لە باخی ئیمان و ئەخلاق و کەلتوری ڕەسەن وشەکان دەستە چن دەکەین. لە پەیامەوە ماڵەکانتان پڕ دەکەین لە بۆن و بەرامەی ژیان دۆستی. دەست بە دەست نوێژەوە خەریکی نیشتیمان سازین. پەیام بۆ هەمیشە بەڕاستی و ڕاشکاوی دەمێنێتەوە. بەڵێزانمان ئەمەش ژووری بەرنامەکانە ناوەندی بەرهەمێنانی ئەو بەرنامە و دروستبوونی بەرنامە و بیرۆکەی بەرنامە هەر لەم ژوورەوە ئاراستە دەکرێت پێشکەش بە بینەران دەکرێت. لێرەش چەند کارمەندێکی لێیە کەمێک گفتوگویان لەگەڵ دەکەین و بەردەوام دەبین. کاک سەید فەرموو. سەلام عەلەیکوم. باشە سەڵەنیان دەستی باشە؟ مامۆستای لێرە نێجارێ دەمە شیرینکە دڵی تۆ یەخوا پیرۆز بێ. زۆر سپاس. سەبارەت بە دامەزراندنی کەناڵی پەیام بە ئەزموونی کارکردنی خۆت لە کەناڵی پەیام. ئەلبەت سەرەتا پیرۆزبایی لە هەموو ڕۆژنامەنووس و کارمەندانی کەناڵی پەیامەکەمە هەر لە بەڕێوەبەری گشتی تا دوایین کەسی ئێرە هەموو ماندوون. دامەزراندنی کەناڵی پەیام هەر بۆ خۆی پێویستێکی گرنگ بوو بۆ میدیای ئیسلامی، میدیای ئاسمانی ئیسلامی کە کەناڵی پەیام یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردیە لە کوردستانی باشوور. پێویستێکی حتمی بوو بۆ ڕۆژگاری خۆی وەک کلێنێکی گەورەی پڕکردەوە هەم لە میدیای ئیسلامی هەم لە میدیای کوردیش بەگشتی چووکە کەناڵی پەیام کەناڵێکی هەم ئیسلامی هەم نەتەوەی هەم نیشتیمانیانی گرنگی بە هەموو ئەوانەدا کەناڵی هەموو خەڵکی کوردستانە. بۆیە پێویستێکی گرنگ بوو بۆ میلەتی کورد پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستانەکەی ئەوانەیە کە بینەری ئێمە لە کوردستان و لە دەرەوەی کوردستانیش. چاو خۆش بێت. زۆر سپاس. دەچمە لای کاک بێسەران. ئەمڕۆ کاک بێسەران لێرەیە. کاک بێسەران سڵای خوا لێ بێت. سڵاو کاک دانیار بەخێر لەسەر چاوە کەمی پیرۆز بێت. دەمە شیرینکە پێشەم شتێ. جەنابەت لە بەشی ئەرشیفای ئەزموونی خۆت لەم بەشەوە ئەمڕۆژ ئەزانی کە یادی دامەزرانی کەناڵەکەی. بە ناوی خۆی گەورە سەرەتا پیرۆزبایی ساڵیادی کەناڵی پەیام لەسەر جەم کارمەندان و هەموو خۆمان و هەموو کارمەندەکان دەکەین. هیوادارین لە ساڵانی داهاتووشە کەناڵی پەیام بەرنامەی جوانتر و کاری جوانتر بەرەو پێشتر بڕات. ئەزموونی خۆت ئەزموونی خۆم نزیکەی 6 بۆ 7 ساڵە لە کەناڵەکەم. بەڕاستی ینی لێرە ئیش و کارەکان ینی زەحمەتی تایە، ینی چۆن بڵێ بەڵام لە کەناڵەکەیە مرتاحی کۆمەڵێ برادەر و هەر لە بڵێن بەرپرسی بەشەکانەوە ینی بە شێوازێکی زۆر مرتاح بە ئاسایی ئیش و کارەکان نەگرێ هەرچەند ئیشەکان ینی قورسیش بن لێرە ینی زۆر بە ئاسانی ئیش دەڕوە. ینی هیوادارم لە ساڵانی داهاتووە کەناڵەکە زۆر زیاتر بەرەو پێشەوە بڕوات. دەستەکانی ئێوەش خۆش بێ و سپاستان. زۆر سپاس. دەستی خۆش بێت.